توانە سڵاو دەبێت دیارە دوایین زانیاری کە من لە شاندی دانوستانکاری هەرێمەوە وەرم گرتووە بڕیار وایە لە ناوەڕاستی ئەم هەفتەیە جارێکی دیکە شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکاتەوە. شاندەکە بە هەمان پێگاتەی پێشوو دەبێت کە هەریەکە لە وەزیرانی دارایی و هەروەها وەزیری پلاندانان و هەروەها وەزیری کاروباری هەرێم و بەغداد و هەروەها سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و سکتەری ئەنجومەنی وەزیرانی بەشداری شاندەکە دەکەن. تا ئێستا یەکلایی نەبووەوە کە ئایا جارێکی دیکە عقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ شاندەکەدا دەبێت یاخود نە، بەڵام ئەگەرێکی لاوازیشەیە کە ئەویش بە هەمان شێوە لەگەڵ شاندی دانوستانکارە جارێکی دیکە بڕۆنەوە بەغداد. بڕیار وایە کە لە ناوەڕاستی ئەم هەفتەیەدا دەڕۆنەوە بەغداد بە پێ و زانیارانەی کە دەستێن ئارتی کەوتووە کۆبوونەوەکانیان دەست پێ بکەنەوە لەگەڵ لایەن و هەروەها بەرپرسانی حکومی لە ئاستی باڵا لە حکوومەتی عراقی و سەرەتای کۆبوونەوەکانیشان تا ئێستا وا پلانیان داناوە کە بەو شێوازە بێ لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی عراقدا بێ بۆ ئەوەی دانوستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی عراقدا بکەن لەبەرەوەی پرۆژە یاسای بودجە ئێستا لەنێو پەرلەمانی عراق ئەوان بەلایەنەوە گرنگە کە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەر ئەو داوایانەی لەسەر پشکی کورد بدەن و بەلایەنەوە گرنگە کە ئەوان ڕازی بکەن بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە کوردیەکان داوای دەکەن بۆیە فراکسیۆنەکانی پەرلەمانی عراق ڕێکەوتنێ بکەن لەگەڵیانە ئەوان لەگەڵ ئەو فراکسیۆنانە بەجیا کۆ بنەوە و ڕاو سەرنجی ئەوان وەردەگرن و داواکاری خۆشیان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی کوردی دەدەنە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی عراق. ئەوەی کە تا ئێستا لە نێوان شاندی دانوستانکار و حکوومەتی عراقدا هەیە وەکو زانیاری کە وەرگیراوە بە ئێنارتی دراوە، حکوومەتی هەرێمی کوردستان چەند ئەگەرێکی خراپە بەردەست کە لە کۆبوونەوەی نێوان شاندی دانوستانکار و حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژە ڕابردوودا باسی لێوە کرابوو کە ڕادەستکردنی 250 بەرمیل نەوتەکە بوو لا بەرامبەر ناردنی پارە لە بەغداد و لە ڕێگەی سۆمەوە، بەڵام ئەمە یەکلایی نەکرابووە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا یەکلایی نەکردوێتەوە ئایا ئەمە نەوت بدات بە سۆمۆ لە ڕێگەی سۆمەوە بیفرۆشێ یاخود پارەکە بدات. لەبەرەوەی ئەوە بە پارێکی کەم دەیفرۆشێ حکوومەتی عراقش ڕازی نییە بۆی کە داهاتەکە بدا بەڵکو ڕازیە بە نەوتەکە. ئەوەی کە هەیە پرسی دووەمیانە هەڵبژاردەی دووەمیان کە داوای سەرجەمنەوتی هەرێمی کوردستان کراوە، شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان ئاماژەیان بۆ کردو ئەگەر سەرجەمنەوتی هەرێم بدەنەوە پێویستە ئەو پشکی لە 12.67 بۆ زیاد بکرێت لەبەرەوەی پشکی سەرجەمنەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بفرۆشن و نیوەی داهاتی ناوخۆش بدرێت بە حکوومەتی عراقی پێویستە ئەو پشکە زیاد بکرێت بۆ ئەو ڕێژەیە کە هەرێمی کوردستان داوای لێ دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان حەزی وایە و داواکاریشی وایە بگاتەوە لە سەتا حەفەکەی جاران کە ئەمەش حکوومەتی عراقی تا ئێستا لەسەر ئەمە و فراکسیۆنەکانی عراقیەکانیش تا لەسەر ئەمە موافق نەبوون و ڕازی نەبوون، بەڵام ئەم جارە کە دەڕۆنەوە ئەم گفتوگوانە دەکەن ئایا هەرێمی کوردستان هەموو نەوتەکە بدا ئەوانیش دەتوانێت پشکەکە زیاد بکەن یاخودنەوە ئەگەر 250 بێ 250 بە چ شێوازێک بێ لەبەرەوەی نرخی نەو لە هەرێمی کوردستان کە دەفرۆشێ بە شێوازێکی جیاوازە. لە هەموو ئەمانەشدا پێویستە ڕەزامەندیەک لە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ترسی لێ لە تورکیا وەربگیرێ کە ئەو نەوتە ئایا ڕادستی عراق بکە و 250 لەبەرەوەی مامەڵەیەکەیە کە بەردەوام سەرجەمنەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیا بفرۆشێ. ئەگەر ئەو بڕێ لێ دەربکرێت پێویستە ڕەزامەندی لە وڵاتی تورکیا ژۆر بگیرێت لەبەرەوە کە دەدرێت بە سۆمۆش لە ڕێگەی خۆیەوە بیفرۆشێ. ئەمانە هەموو گەڵاڵە دەکرێت و ناوەڕاستی هەفتەی